ئاینی ئیسلام ئاینی دەوڵەتە خۆشەویستەکانم. ئەو مەفهوم و بۆچوونە کە هەندێک کەس ڕەواجەکە کە ئاینی ئیسلام حەقی بە سیاسەت و نییە و سیاسەت حەقی بە ئیسلام و نییە. ئەو مەفهومە مەفهومیەکە لە مێشکی هەندێک کەسە دروست ئەکرێ تا مسلمانان دەستبەرداری دینەکەیان بن و دڵنیاتان ئەکەم کورد و غەیرە کوردیش لە هەموو مسلمانان لە جیهانە والله ئێمە قەومێکین خوای تەعالا بە دینەوە بە ئیسلامەوە عەزیز و سەربەرزی کردین وەکو ئیمامی عومەرە فەرمێ دەست لەم دینە بەردەین زەلیل ئەبینەوە جارێکی تر ئەبین بە ژێر چەپۆکە ئەبین بە قەشمەری دنیا قەشمەری ئەو وڵاتانەی کە قەشمەریمان پێکەن ئێمە بە ئیسلامەوە عیزەت دارین تۆ دەست بگرە بە ئیسلامەکەتەوە ئەگەر یەک شارێکی وەکو مەدینەتیش هەبێ هەموو دنیا لێتە ترسێ و ئەتوانی لە ئەخیرە فارس کە ڕووسیای ئێستەیە با بڵێن وا تەسەورکە و ڕۆمیش کە ئەمریکای ئێستەیە و بەریتانیا و فەڕەنسای ئێستەیە بیان هێنیتە چۆکە بەڵام بە عەقیدە بەڵام بە دیندارێتی ئەمە فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کەوا تۆ دەست لە دین بەردەی ئاخر من پێشمەرگەیەکم ئاساییشێکم پۆلیسێکم یان هەر ئەوانەی کە بەرگری لە وڵاتەکەن لە ئەمنی ئەم وڵاتە لە سنوورەکانی ئەم وڵاتە ئەگەر بە بیر و باوەڕەوە تۆ تێیگەێنی پێی بڵێ کاکە ئەگەر دیفاع لەم خاک و نیشتمانە بکەی بە پێی فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر زوڵمت لێ بکرێ و تۆ دیفاع لە ماڵەکەی خۆت بکەی شەهیدی ئەگەر ئاەت و حەدیثانەی کە ئێستا ئەیخوێنینەوە باسی شەهیدی و باسی دیفاع لە پێناوی خوا و بەرزکردنەوەی ئاڵای ئیسلام و ئەمن و ئاسایشکردن بۆ وڵات و بۆ نیشتمان و بۆ خەڵکەکەت ئەگەر تۆ ئەمانە بکەی بەردەوام لە عیبادەتای بەردەوام لە کۆششای و بیشمری لەو ڕێگایە بە شەهیدی ئەمری و بشکوژری بەرزترین پلەت هەیە تۆ ئەگەر ئاوا لە دین تێبگەی طبعاً ئەگەر وا لە پێشمەرگایەتی تێبگەی لە چەکداری تێبگەی زۆر فەرقی هەیە زۆر فەرقی ئەو کاتە سێنی خۆت ئەخەیتە بەردەمی گولە و نایەلی هیچ کەسێ تەعدا لە خاک و نیشتمان و لە ملەتەکەت بکە بەڵام ئەگەر تو بڵی کاکە ئەو 500,000 پێدەم بڕۆ دیفاع بکە 500 بۆ پارێنی کابرا هەر کاتێ پارەکە نەما کابرا پشتەڵەکە هەر کاتێ زانی ڕوحی لە خەتەریاتە ڕوح لە پارە خۆشەویستە ڕاکاوتەوە ئەوانە یانوێ ئێمە پێشمەرگەی ئاوا دروستکەین ئەیانوێ ئێمە ئاسایشی ئاوامان بێ بەس بۆ پارە بیکە بەس بۆ دنیا بیکە بۆ ئەم فکرەیە هەنیە کەسیش لەناو خۆمانە ڕەواجی پێ ئەدا چونکە متەئەثیرە کاریگەری ئەوانی لەسەرە بەڵام ئێمەی مسلمان دینەکەمان ئاوا ئەڵێ ئێمە حەقمان نییە خەڵک چۆن لە دین تێگەشتووە ئێمە دین خۆی چۆنە ئاوامان ئەوێ جا لەبەرەوە خۆشەویستەکان ئەم مەسئلەیەکی زۆر گرنگە